بسم الله الرحمن الرحيم. إنا لله وإنا إليه راجعون. كل نفس ذائقة الموت. خواهی پەروەردگار ئەفەرمێ هەموو نفسێک ئەبێ تام و چێژی مردن بکا. ئێمە لە ڕاستیە هەمومانەم ئاەتەمان لەبەر و ئەشی زانین، بەڵام نازانین کەی سەرەی ئێمە دێ، نازانین کەی ئەجەلی خەمانەگرێ. بۆیە مردن پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ المەوت ئەعظەم واعظ. مردن گەورەترین پند و ئامۆژگاریە. مردن چییە برانی بەڕێزم؟ مردن ئەو برایە کە ئێستا چەند سەعاتێک لەمەوبەر پیان زانیوە کە وفاتی کردووە نازانێ، ڕۆژێک دوو ڕۆژ چەند ڕۆژێک لەمەوبەر وفاتی کردووە لە ماڵ و کەس پێی نەزانیوە. ئێستا ئەم دۆست و برا و ئەحبابانە هەمووشی لێرەی ناسن، لە وڵاتەی ناسن و هاتوون بەدەمیەوە ئەوە چاوەڕێن کە ئەمبڵانس بێت و جەنازەکەی ببا. ئەو برایە ینی تەمەنێکی وەسەطی هەبوو، تەمەنێکی مامناوەندی هەبوو، نە گەنج بوو نە بەتەمەن بوو، نزیکی 50 ساڵێکە تەمەنی، بەڵام وەکو هەموو کەسێکی تر هیوا و ئاوات و ئامانجی هەبووە، هاتووەتە ئەم وڵاتە تازە ئیقامی وەرگرتووە، ئەمە جواز سەفەرەکەیەتی دەری کردووە بەتەما بۆ سەفەر کاتەوە بۆ کوردستان، بەڵام بەداخەوە تربێت جەنازەکەی پێ بنێریتەوە بەم جواز سەفەرە. ینی بەڕاستی ئەوە مەوعیزەیە بۆ ئێمە زیندوو کە ماوین هەموومان تێ بفکرین، نازانین کەی ئەجەلی خەمانەگرێ. کاتێک کە خەیگرتین فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. خواهی پەروەردگار فەرمێ کە ئەجەل هات 1 سەعات پاش پێش ناکات، 1 سەعات نەدواکەوێ نە پێشەکەوێ. بۆیە بەڕاستی ئەو ڕۆشت ئەو ئیتر ئێستا لە ژیانی بەرزەخایە ڕۆحەکەی جەستەکەی ماوەتەوە، ئێستا نزیکترین کەسی ناتوانێ ئەمشەو لای جەنازە بێ. بەڕاستیانێ خەڵک هەر لێ ئەترسێ سامەکە کە جەنازەیەکی بێ ڕۆح لەو ژوورا ڕاکشاوە. ینی بۆ ئێمە ئێستا کە زیندوین هەتا ئەتوانین کە چاکە و خراپەی خۆمان هەڵببژێرین، بەڕاستی بە خۆمان حازرکەین بۆ ڕۆژێکی ئاوها. ئەگەر خۆت حازر نەکەی، خۆت حازرکەیت و حازر نەکەی ئەڕۆی بۆ ڕێگەیە. بەڵام بەڕاستی ئازا ئەو کەسێ خۆی بۆ حازرکە، خۆی بۆ ئامادەکە کە سەفەرێکی نەبراوەی هەتاییە پیاە ئەڕۆی ئیتر کە مردی ئەو جاژیت ئەچیتە ژیانێکی هەتایی و نەبراوە. ئێمە لە ژیان پند و ئامۆژگاری بێ ئەو بەسە بۆ ئێمە. ئەو برایە دووسێ ڕۆژەوە پێش زۆربەتان بینیوتانە و زۆربەتان لەگەڵا دەمەتەخە و قسە و باستان کرد و نانتان لەگەڵ خواردووە و هیچ کێشەیەکی تەندروستی وای نەبووە کە گومانی مردنی لێ بکرێت. بەڵام ئەوە تا ئێستا کۆبوونێتەوە لەسەر جەنازەکەی لەوانەیە بەعین سەری ئێمە بێ نازانین. ئەوە لە ئەمڕۆیە دوێنێ و ئەمڕۆ ئەمە 3 کەس لەم وڵاتە کوردی خۆمان بەجەڵدەی خۆمان حازرکەین ڕەحمەتی خوادان لێ بێ خوای گەورە لێ خۆش بێ ظاهری ئێمە ئەمتیامان لە جۆدا ئومێد دەکەین ئینشەڵا عاقیبەتی خێر بێ، دوعای خێری بۆ بکەن و گەردنی ئازاکەن. هەچ کەسێ شتێکی هەیە لە بەینا گەردنی ئازاکەن. بۆ خزم و کەسشی ئەوە ئەم دۆست و برا ئەحبابانە هەموو وەکو برا و ئامۆزا و خزم و کەسی خۆی بینێ هەمووی هاتووە بەدەم ئەم برایەوە و قسووری ناکرێت لەوەی کە ینی کە پێمان بکرێ. ئەو برانە هەمویان خەمخۆر و دڵسۆز و هاتوون کە ئینشەڵا لە وەرگرتنەوەی جەنازە و تەسلیمکردن بە خاک و یاخۆ نالەوەی جەنازە و هەمووی ئەوەی کە هەروە نەمان پێیەکرێ ئینشەڵا بۆی جێبەجێکرێ. خوا خێری هەموو لا بنووسێ برایان، خوای گەورە عاقبەتی ئێمەش خێرکە. خوای پەروەردگار لەم پیاوەش خۆش بێ ظاهری ئێمە گومانی باش. إنا لله وإنا إليه راجعون. ئەگەر سیرکەن ئەمە جەنازەی ئەم برایە ئێستا شۆنا ئەم سەلاجەیەوە برانی وەرەس. ئەگەر چەند ڕۆژێ لەمە پێش بووتایە شوێنێکی بۆ دابینەکەین لە شوێنێکی ئاها بخەوە بەخوا ڕازی نەبوو و ئێمەش کەسمان ڕازی نابین شوێ بەتەنیا لە شوێنێکا بخەین. بەڵامەوە تا ئێستا ئەم برایە لە پێچەیەک دوو ڕۆژ لەمە پێش لە ماڵی خۆیان جەڵدەلیدا و وفاتی کردووە. تا ئێستا ئێمە جەنازەیەمان خستەنا ئەم سەلاجەوە. ئەم سەلاجە لەوانەیە هەزارەها جەنازەی تێ هاتبێ و ممکنە هەزارەهای تریشی تێبێ، بۆیە حازر ببووی. لەوانەیە ڕۆژێ لە ڕۆژان سەرەی تۆش بێ خۆتی بۆ حازر کە ئەوە ڕێگەی هەمومانە.